بینەرانی بەڕێزم کاتتان باش. من دێرین حامید خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنمەیەکی تری تایبەتی کللتوریا بە ئەوەی بەڕێز شادەبمەوە. ڕۆژانی ڕابردوو 6 ساڵ تێپەڕی بەسەر دروستبوون و دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هێرێمی کوردستان. بێگومانم کابینەیە لە زۆر لایەن و لە زۆر بوارەوە قسە هەڵەکرێ و شایانیەوەی هەڵسەنگاندنی بۆ بکەین. بەڵام هیچێک لەو وارانەی کە بۆ من و بۆ میوانەکانم جێی بایەخەوە مانوێت بە تایبەت گفتوگۆی لەسەرکەین و هەڵسەنگاندنی بۆ بکەین، پرۆسەی بەرهەمێنانی کاری هونەری و کللتوریە لە ناوم کابینە. سەرەڕای هەموو ئەو قەیرانانەی کە ئەم کابینە پیاە تێپەڕی، ئەمانەیە بزانین ڕۆڵی کللتور و استراتیژی ئەم کابینەیە بۆ کللتور چی بووە و چۆن بیریان لە کللتور کردوێتەوە و لە ماوەی ئەم 6 ساڵە کە ئەم کابینەتیا دەست بەکار بووە چ گۆڕانێک لە بواری کللتور و لە بوارە ڕۆشنبیری و هونەریەکانە ڕوویاوە. ئایا توانیومانە لە ماوەی ئەم ساڵە کۆمەڵی هەنگاو بنین کە هەم ئێمە هەم حکوومەتی هێرێم شانازی پێوە بکات؟ بە درێژایی ئەم کابینە چەندین بانگەشابینین لەلایەن بەڕێبەرانی کابینەکەەوە شانازی پێوەکرێت، وەکو بۆ منە و بانگەشانی کە ئەکرێت بۆ مەسلەی دروستبوونی هەژماری من، ئەوان ئەو پرۆژانی کە هەنێک پرۆژە هەبووە لە بواری بەنداوە، هەنێک پرۆژە هەبووە لە بواری کارەبای 24 کاتژمێری و زۆر شتی تر کە خۆیان بانگەشەی بۆکەن. بەڵام چی شانازیەکەی لە بواری کللتوریا کە ئەمانە بتوانن باسی بکەن و شانازی پێوە بکەن؟ بۆ ئێمە گوێمان لە هیچ لایەنێکی کللتوری نابێت کە باسی بکەن. لەسەر ئەم پرسانە و زۆر لایەنی تر میوانداری سێ هونەرمەند و سێ کەسایەتی دیاری ڕۆشنبیریم کردووە لە شاری سلێمانی. ئەمەیە گفتوگۆیان لەگەڵا بکەم. سەرەتا پێم خۆشە میوانەکانتان پێ بناسێنم. مامۆستا گۆران هەمووەکو شانۆکار هەمووەکو ئەکتەرێک کە قسەی جدیشیە بەردەوام لە بوارە ڕۆشنبیری و هونەریەکانە، لەگەڵ بەڕێز دکتۆر موحسین ئەدیب کە بەڕێزیان هەم ڕۆشنبیر و هەم نووسەرن، هەم بەڕێوەبەری ڕۆشنبیری گشتی سلێمانین و کاربەدەست یەکەمی ڕۆشنبیرین لە ناو شاری سلێمانی، لەگەڵ بەڕێز مامۆستا شیروان کە بەڕێزیان مامۆسای زانکۆیەوە یەکێک لە هونەرمەندە دیارەکانی بواری چالاکیە کللتوریەکانە لە ناو شاری سلێمانی. مامۆسایان خۆشحاڵم لەگەڵتانە. هیوادارم ئەمڕۆ بتوانین پێکەوە گفتوگۆیەکی بەرهەمدار بکەین و بگەین بە کۆمەڵی خاڵ. بۆ دەستکردن بە گفتوگۆکە من پێم خۆشە لە دکتۆر موحسینەوە دەست پێ بکەم. کاک دکتۆر، پێم خۆشە پێم بڵێیت تۆ وەکو کەسێک لە ناو حکوومەتی هێرێم و وەکو یەکێک لە بەڕێوەبەرەکان پلان و استراتیژی چی بوو لە بواری کللتورە؟ ئەگەر پلانێکە بۆ پلانەکان چین؟ ئەگەر نەبووە چۆن کابینەیەک بەبێ پلانی کللتوری دەست بەکارە بێت؟ ئەگەر هەش بووە تا چەند ئەو ئامانجانەی کە هەبووە هەوڵی بۆ دراوە توانراوە جێبەجێ بکرێت؟ بەڵێ سڵاوتان لەبێ، سپاس بۆ ئەم میوانداریە. بۆی ڕاستەخۆ بچمە ناو مۆزوعەکەەوە چونکە کاتمان کەمە. ڕەنگە هەم بۆ جەنابەتەوە هەم بۆ ببینەرانی بەڕێزیش و بۆ میوانە بەڕێزەکانیش مایی شۆک بێ ئەگەر بڵێم تەنها وشەیەک تەرخان نەکراوە بۆ کایی ڕۆشنبیری و کایی معریفی و سیاسەتی کولتوری. لە ئەلفەوە بۆ یای بخوێنەرەوە بە هیچ جۆرێک باسی کایی کولتوری و کایی ڕۆشنبیری و سینەما و هونەر و مۆسیقا و ڕۆشنبیری بە شێوەیەکی گشتی ناکا کە لە ڕاستیە ئەمە جێگای تێڕامانە. بۆی لەگەڵ تا ڕازگۆ بم، من ڕەنگە ینی دراسی کارنامەی کابینەکانی پێشوم نەکرد بێ، بەڵام نەتیجەتەن تێگەم لەوەی کە کابینەکانی پێشوش هەتا ئەگەر لە کارنامەکانیانە باسی کایی کولتوری و کای ڕۆشنبیریان کرد بێ، لە ڕاستیە ئیشیان لەسەر بەرجەستەکردنی وەکو پێویست نەکردووە. و ڕەنگە یام هەمومانیانی کوڕی ئەم سەردەمەین، کوڕی دوای ڕاپەڕینین، هەمومان ئاگاداری دوای ڕاپەڕینین چی بۆ چی نەبووە لە بواری کولتوریە. بۆیە هەتا ئەگەر بۆ نمونە بڕگەیەکیش مادەیەکیش تەرخانکراوێ بۆ گرنگی کایی کولتوری و سیاسەتی کولتوری، بەڵام لە ڕاستیە ئیشی لەسەر نەکراوە. بە تایبەتی لە کابینەی 6 جەناب تەزانی ئێمە لە 2013ەوە قانونی موازنەمان نییە. یعنی هەتا ئەگەر بۆ نمونە لە کابینەکەشە هەبێ، وەزارەتی ڕۆشنبیریش پلانی هەبێ، ئێمە پلانمان هەبێ، بەڵام پلان استراتیژ کاتێک تەرجەمە ئەبێ بۆ واقع کە تۆ بیکەی بە بودجە، بیکەی بە پارەیەکی بۆ تەرخانکەی. پارە بەچی تەرخانەکرێت؟ لە موازنەیە تەرخانەکرێت. ئێمە لە 13 موازنەمان نییە، قانونی موازنەمان نییە. بۆیە لە ڕاستیە یانی ئەتوانم بڵێم وەکو زۆربەی زۆری کایەکانی تر و بە تایبەتی کایی کللتوری کە حکوومەت و دەسەڵاتدار و نخبەی کاربەدەستی ئێمە وەکو لە باشترین حاڵەتە وەکو مەسەلەیەکی تەرفیهی سەیریەکەن، ینی یانوەکو مەسەلەیەکی تەرفیهی لە ڕاستیە ڕەنگە گونجاوترین چەمک بێ
سریەکەن بۆیە وەکو پێویست شەڕی بۆ ناکرێ ینی وەکو زەڕبرێتێک سەری بۆ ناکرد لە کاتێکا لە ڕاستە کایی کولتور کای ڕۆشنبیری فکر ئەدەب پێداویستیەکی هەرە گرنگی نیشتیمانسازیە نەتەوەسازیە ئینسانسازیە شارسازیە لە کاتێکە حکوومەتەکان کابینە دوایەکان ئیدعای مەسەلەی نەتەوەیی و گوتاری نەتەوەییەکەن. کاک دکتۆر من یەک پرسیارم بۆ دروستە بێ بەڕاستی لە وەڵامەکەی تۆ ئەڵبەت شۆک نییە بۆ کەس لەبەروی کەزانین بیرکردنەوە و تێڕوانینی دەسەڵات لە کۆی کایەکان لە ناو کۆمەڵگەی کوردیا لە چاسێکایە و چۆنە شۆک نییە بەڵام پرسیارە بۆ من لە ناو کابینێکی وایە تر گرنگی وەزارەتی ڕۆشنبیری چییە؟ بۆ نمونە من ئەگەر ببم بە وەزیری ڕۆشنبیری من ئەگەر ببم بە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری استراتیژێکی کللتوریم لانە بێ کەواتە نازان منە بێ لەسەر چی ئیشکەم تەنها یەک ڕێگە هەیە کە ڕۆتیناتی ئیداریە ضرورەتی چییە؟ بۆ نمونە چ گرنگێکی تایە ئیتر تۆ ئەگە خۆت ڕۆشنبیرێکی وەزیری ڕۆشنبیری بیت یاخود بەڕێوەبەری گشتی بیت بوونی چییە؟ بۆ هەیە خۆی لە ڕاستی ئەم پرسیارە لە ڕاستیە ڕەنگە بۆ زۆربەی زۆری وەزارەتەکان ڕاست بێ بۆ زۆربەی زۆری وەزارەتەکان ئیشی ڕاستەقینەی خۆیان ناکەن بەڵام نا هەمیشە ینی خۆی سێرکەم باسی پرۆژەمان کرد پرۆژە چییە؟ ینی تۆ زۆر جار بۆ نمونە چوارچێوەیەک دروستەکەی بۆی پڕیکەیتەوە تێگەی و هەنێ جار تۆ مادەیەک تەیە ناوەڕۆکێک تەیە ئیشەکەی لەسەرەوەی کە چوارچێوەیەکی بۆ دروست بکەی ینی ڕەنگە وەزارەتی ڕۆشنبیری یان موئەسسەسەیەکی گەورە کە گرنگی بەکایی کولتوری بدا شتێکی ضروری بێ بەڕاستی شتێکی ضروریە بەڵام لە ڕاستیا بێت دەستکاری ستراکچەرەکەی بکەی جارێ بەر لە هەموو شتێکە بێت دەستکاری ڤیژنی نوخبەی دەسەڵاتدار و کاربەدەستی کوردستان بکەی بۆ کولتور ینی تا ئێستا من پێم وایە ینی ڤیژنی ئەوان بۆ کولتور ڤیژنێکی زۆر بیدائیە زۆر سەرەتاییە یە هەر لە ڕاستیا ڕەنگە نزیک بێ لە عەدەمەوە بۆیە ینی حتا ئەگەر بۆ نمونە چەمکی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بۆ نمونە هەروەکو چەمچێکە بێ ینی ڕەنگە وەقتی بوێ بۆەوەی کە پێیان بڵێ کاکە تەسەوور ینی کولتور گرنگەکەی ئالەمەیایە و لێرە ئەتوانێت ئیشی سیاسی بکە ئیشی دیبلۆماسی بکە نیشتیمانسازی بکە نەتەوەسازی بکە کە ئێمە هەمومان ینی ئەم کابینەیە یان هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان جەخت لەسەر ئەم مۆزوعانەکەنەوە خۆش بێت مامۆستا شیروان پێم خۆشە بۆچوونی تۆ وەکو کەسێکی شارەزا لە بواری کللتورەوە تقریبان ئاگادار لە چالاکیەکان بەتایبەت لە سلێمانی ئەوانە هەڵسەنگاندنی تۆ چییە بۆ ئەو دۆخەی کە دکتۆر باسی کرد ئەگەر بڵێم وەکو چاودێرێکیان وەکو پسپۆڕێک لە بواری کللتوریا هەڵسەنگاندنی تۆ چییە بۆ دۆخەی کە هەیە لە هەرێم وەڵاوە بزانام دکتۆر محسین خاڵە مهمەکانی هەمووی وت بەس منیش لەوە دەست پێ بکەم کە مۆزوعەکە لەوەیان نییە ئایا بەجێتمان چەند طبعاً بابەتە ئەوە چەند بەجێت سەرفەکەی چەند لەم کابینەیە کە پارە نەبێت طبعاً کە دائما کە هەموو حکوومەتەکان لە عالەمیشا زۆر جاروە کە بەجەتی عام نەبێ یەکەم شت کە لی کەمەکەنەوە کولتورە جا لەم قەیرانەی کە ئەم ماوەیەشەیە لە کوردستانە یەکەم شت کە دەستی بۆ بەن و گرنگی پێیان کولتورە چونکە کولتورە و دکتۆری شەڵێت وەکوینێکی تەرفیهی سەیرەکەن شتێکە ئەکرێت نەکرێت کەوانیە و خۆشی باسی کرد بەشێکی گەورەیە لە ببوورە قسەکەت پێ بڕم بەڵام ئەگەر وەکو تەرفیهیش سەیکەم بەڕاستی تەرفی زۆر گرنگە بۆ کۆمەلگاکان کۆمەلگاکان پێویستیان بە تەرفی هەیە بۆی بەشێکی ونەر تەرفیە بەڵام من پێم وایە هێشتا لە چەمکی تەرفی هیچ تێ نەگەشتون تاوە بەڵام لەوێەوە دەست پێکا بەڕێی منیش کە ئێمە ڤیژنمان چییە بۆ سیاسەتی کولتوری وڵاتەکە و ئەو ستراکچەرەی کە جنابیشی باسی کرد کە گرنگترین شتە جارێ ئەبێ ستراکچەرەکە چاکەینەوە یعنی ئێستا ژەزانین کە حکوومەتی ئێمە و هەر عێراقیش لەسەر بنەمای سیاسەتی کولتوری وڵاتە ئیشتراکیەکان دروست بووە کە سنتەرێکی هەیە بە ناوی وەزارەتی ڕۆشنبیری ئەم پلان بۆ هەموو شار و محافەزەکاندا ئەنێ بە بێ ڕەچاوکردنی تایبەتمەندێتی شوێنەکان یعنی ئەوەیەکی شتێکی زۆر گەورەیە کە ڤژنی ئێمە و مەبەستمان لە کولتور چییە؟ ئایا کولتور پێداویستیەکی ڕۆژانەیە پێداویستێکی لە پەیوەندی بە دروستکردنی تاک کەسەوە هەیە پەیوەندێکی بە دروستکردنی پەروەردەوە هەیە و بەشێکی گەورەیە لە ئابووری عالەم ئێستا ئێمە کە لە عالەمە باسی ئابووری ئەەکەین باز لە ئابووری کولتوریەکەین لە کڕێتی ئیندوستریەکەین یعنی کە کولتور نەک بە تەنها
بوونێکی پەروەردەیی و ئینسانی هەبێ هەر بوونێکی هین ئابووری گەورەشی هەیە سا لەو داتانەی پێشتر باسمان کرد کە وڵاتەکان چەند ئینڤست دەکەن چەند سەرمایە گوزاریەکەن لە کولتورە هەر بنمونێکی بەسیط ئێمە من دراستەکان زۆر لە سەرهینی وڵاتی ئەڵمانیا بوو قازانجی ئەوانە 2021 بۆ کولتور 154 ملیارد دلارە مقارنة بسيارة يعني عفوا 100 مليار دولار 104 مليار دولار سيارة 154 مليار يعني قازانجی کولتور خەریکە بەرەو لە سیارە بەرزترە بێ و زۆر قازانجی کولتور لە پیشەسازی مەکائین و دەرمان و تاقە زیاترە ئێستا لێ یعنی کولتور پێگەیەکی گەورەی هەیە کە بەشێکە لە ئابووری وڵاتەکەش اینجا بەشێکە لە دەستپێکەکەی لە ڤیژنەوەیە ڕوانینەوەی کرد دەستپێکەکەی لەوەیە ئێمە پێناسەمان چیە بۆ کولتور ئایا پێناسێکی تەقلیدیە کولتور بەشێکی چالاکی کولتوری هونەریەش موزیکە شانۆیە کە بکرێت یان نەکرێت هەر باسی شتێکت کرد کە سیستەمی حکومڕانی ئێمە بە جۆرێکدا ڕێژراوە سیستەمە هەڕەمیەیەکە لە وڵاتی ئیشتراکیەکان هەیە کە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە یەتە خوارەوە بۆ ئەوە پێت وایە وەزارەتی ڕۆشنبیری ئێمە استراتیژیستێکی هەبێت دای بڕێژێت ئەگەر استراتیژیستێکی خراپیش بێت بۆ نمونە بە سلێمانی بڵێن ئێوە بەم جۆرە چالاکی کللتوریکەن لە 2026 یان لە 2025 با دووهۆک بەو جۆرە بێت هەولێر بەو جۆرە بێت تەنانەت ئێمە لە خراپترین ئاستا ئەوەشمانەیە کێشەکە ئەوەیە ئەوە نەبێت باشترە چونکە وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر بەم پلانە بێت وەزارەتی ڕۆشنبیری ئەکرێت بەرپرس بێت لە پرسە نەتەوەیەکان لە پرسە ئەو مؤسسانەی کە پەیوەندی بە پرسی هەرێمەکەوە هەیە و چالاکی کولتوری بە ڕەئی من ئەکرێت دەسەڵاتی چالاکی کولتوری بگەڕێتەوە بۆ شارەکان خۆی سلێمانی خۆی قەرارەیە استراتیژی کولتوری چییە دووهۆک خۆی قەرارەیە هەولێر خۆی قەرارەیە بەڵام لێرەشا پێویستە بۆیە کە استراتیژیکی کولتوریمان هەبێت لەسەر ئاستی هەرێم و دانێکیشمان هەبێت لەسەر ئاستی شارەکان ئێستا ئێمە باسی هەرێم و حکوومەتەکەین بەس خۆ شارەکانیش نیان دەست کە مەسەڵەن زۆربەی شارەکان وەک چۆنەڵی ماستەپلانی ئەندازیاری هەیە ماستەپلانی کولتوریش هەیە کە مەسەڵەڵم لە ماوەی 10 ساڵە ئەمێ بگەم بەچی یان لە داهاتووە من ئێستا ئەمە شاری سلێمانی لەلایەن یونسکۆ و شارێکی کریتیڤی داهێنی ئەدەبی بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا من ئەمێ مستەقبەلی سلێمانی بەرەو کێوە بڕوە لەوانەیە ئەگەر سلێمانی وا بخوازێت کە بێ بە شارێکی میدیای نوێ و سینەما استراتیژیەکەی ئەگۆڕێت یعنی شارەکانیش لەویە بەدەسەڵاتێکیان هەبێت کە بنەمای ڤژنی خۆیان بکمەنێمەوە وڵات بۆ گفتوگوی زیاتر لەسەرەوە ماوەسا گۆران تۆزە چاوەڕێت کرد و لەوەسیها ئەڵێ زۆربەی قسەکان کرا با تۆ لەو شوێنەوە دەست پێ بکەم پێم خۆشە باس لە ئەزمموی بەرکەوتنی خۆت مەسەن ئێستا زۆربەی قسەکان کردمان تیۆر بوو تقریبان مەسەن باسی ئەوەکەین کە ئاوایە بەڵام بەرکەوتنی ڕاستەقینەی تۆ وەکو هونەرمەندێک لە ناو وەزارەتی ڕۆشنبیریان لە بە شێوەیەکی گشتی لە دروستکردنی پرۆژەیەکی هونەری و تۆ ئەزمموی شتێ لە کابینەی پێشوەم کابینە هەز بە چیەکەی باشتر بووە خراپتر بووە هیچ گۆڕانێک ڕوویاوە وڵا هەز بە خراپیەکە سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی عزیزە ئەزانی ئینەکە چییە بەڕای من ئێمە کاتێککە قسە لەسەر بەرەو پێشچوون سیاسەتی بەرەو پێشچوونی کللتورەکەین بەڕای من ئەمە نەکەر ئەوەی کە دەسەڵاتداری کوردی تێڕوانینێکی زۆر بیداییان هەیە بۆ بابەتی کللتور بەڕای من کێشەکە هەر ئەوە نییە کێشەکە ئەوەیە ئێمە لە ماوەی ئەو چەند ساڵەیە ڕۆژ بە ڕۆژ دەرەکەوێت کە ئێمە سیاسەتی نەک بەرەو پێچوون سیاسەتی لە ناوبردننی کللتورمان هەیە سیاسەتی لە ناوبردننی کللتورمان هەیە و من دەتوانم ئەوە بەین ڕوون بکەمەوە ئێمە لە ساڵانی پێش هاتنی دەسەڵاتی کوردی واتە پێش ڕاپەڕین ئاگدارین کە لە شاری سلێمانیە کە شارێک بوو کە ئەو کات ڕێژەی دانیشتوان لە شاری سلێمانیا زۆر کەمتر بووە ئەو شانوانەی کە پێشکەش کراون بەقدرەوەی کە ئاگام زیاتر لە شانۆیەک و نەرەکانی تر هەتا چالاکیە کللتورەکانی تریش شعر خوێندنەوە نازانم کۆنسێرتەکان جاری وا هەبووە مانگێک یان دوو مانگ زیاتر بینەری بەردەوامی نمایش هەبووە و بینەر فۆشتۆوە لە مانگێکا چەند نمایشێکە بۆ یان لە ساڵێکا چەند نمایشێکە بووە
ئەمە لە دوای ڕاپەڕین وردە بەرەو دواوە هاتووە بەرەو کەمی هاتووە هەرتۆ بگەڕێرەوە بۆ دواوە ساڵانەی کە ئێمە تەقدیمی پەیمانگەی جوانەکانمانە کرد لە نانی کەم لە ساڵێکە 300 خوێنکار ئامادەی ئەوەی هەبوو کە بچێ شانۆ بخوێنێ یان بچێ هونەر بخوێنێ تۆ ئەگەر بەس بەشێکی وەکو شانۆ سێرکە هەر بەشێک لەو بەشانە 300 بەلانی کەمەوە تەلەبەت چۆتە منافەسەوە بۆ ئەوەی بێ بە تەلەبە لە یەکێک لە هونەرانەیە بخوێنێت بەڵام ئێستا ڕێژەکە دابەزیوە بۆ 15 نەزان ئەو ڕێژەکەمانە و لە شارێکی وەکو سلێمانیە بۆ نمونە ساڵانی پێشوەگەر 5 ساڵ پێش ئێستا 10 ساڵ پێش ئێستا وەرگین لە ساڵێکا 3 مەسرحی پێشکەش کراوە 4 مەسرحی پێشکەش کراوە ساڵی دواتر بۆ بە 2 مەسرحی ساڵی دواتر بووە بە 1 مەسرحی ئەم ساڵ هیچ مەسرحی یعنی تۆ بەمایە بۆ دەرەکەوێت وە ڕێژەی خوێنەر ینی چەندە ئێمە بەڕای من ساڵانی پێشوو ڕێژەی خوێنەرمان زۆر زیاتر بووە ڕێژەی شانۆکارمان زۆر زیاتر بووە ڕێژەی شانۆوە بینمان زۆر زیاتر بووە و ساڵ بە ساڵ ئێمە بۆ دواوە هاتوونێتەوە و بە دواوە گەڕێنێتەوە ئەمە بەرمەبنایەوەی کە بەڕای من چونکە ئەگەر بە ئاگایی بێیان نائاگایی ئەوەی کە بەرامبەر بە کللتور کراوە ئەو ینی ئەگەر حتا بە نائاگاییش بێ بەڕای من کللتوری زۆر بۆ دواوە هێناوەتەوە و وای کردووە حتا ئاستی نەمان چونکە تۆ سیکە لە هەموو دەسەڵاتە ستەمگەرە دیکتاتۆرەکانە با من ئەم شتە بۆین بکەم مەهامی هونەر بەگشتی چییە لێدانە لە دەسەڵاتی سیاسی ستەمگەر لێدانە لە دەسەڵاتی دینی ستەمگەر لێدانە لە دەسەڵاتی کۆمەڵایەتی ستەمگەر بە نمونە چی چۆن دەسەڵاتێک کە توانێت دژی ئەمە بێت لە کاتێکە ئەو ئێستا پەرەپێدانی بۆ بانخوازێکی دینی کە لەبەرەوەی کە بەرگری لە مانەوە و پێگەی ئەو ئەکات زۆر زیاترە لە بەرەودانی بە کللتور پەرەپێدانی بە خێڵ و عەشیرەتەکان زۆر زیاترە گرنگیدانی بەوان زۆر زیاترە لە گرنگیدانی بە هونەر بۆ لەبەرەوەی ئەو پێی وایە ئەوانە ئەتوانن پێگە و دەسەڵاتی ئەم بەزیندویی بهێڵنەوە و هونەر هیچ کات ناتوانێت و ئەوان تەنیا هونەر بۆ مانەوەی خۆیان لە هەموو دنیاوا بوو بۆ مانەوەی خۆیان بەکارێنە و دەسەڵاتانە بۆ نمونە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە ئەوان کۆمەڵی هونەرمەندیان ئەوێت کە بێت گۆرانیان بۆ بڵێ لەسەر ستەیجەکان کە بشانۆیان بۆ بکە یان پێشەنگای شێوەکاریان بۆ بکاتەوە بەڵام لە دەرەوەی ئەوە زۆر بەکەمی ئەبینی دەستی هونەرمەندە جدیەکان بگرن بۆ نمونە هونەرمەندی ئەوان مەهزەلەیان زیاتر بۆ گرنگە چونکە ئەو مەزەلەی زۆرتر خزمەت بەوانەکە چونکە هونەرمەندی هەزیل ئەوانەی کە لەسەر شاشەکان یان لەسەر سۆشیال میدیای خۆیان هەمیشە بەرگری لەو دەسەڵاتەکان ئەبینین کە دەرەکەوێت لە میدیاکانەوە پەرلەمانتارە ئۆپۆزیسیۆنەکان باسیەکەن ئەرزەی 1000 متریان پێ ئەدرێ لە ناو جەرگی شارە کەواتە ئەوان بڕوایان بەوە هەیە کە هونەر ئەتوانێت کاریگەری هەبێ و من پێم وایە کە بەو دەرەجەیەش بێ ئاگانی شیاریەوە ئەم هەنگاوانە بەرامبەر بە پرۆژەی کللتوری ئەزانی لە هۆشیاریەوە بێ ئەزانی چۆنە لە هۆشیاریەوە بێ هەر دەردە لە ناهۆشیاریەوە بێ هەر دەردە خۆی چی ئەوە نییە کە ئەم هیچیان ئیمتیاز نییە بەڵام کێشەکە ئەوەیە هەنێک لەوانە پێمانەڵێ کە ئەمانە بەشی ئەوە هۆشیاریان هەیە کە بزانن هونەری جددی کللتوری ڕاستەقینە هونەرمەندی ڕاستەقینە ئەتوانێت زەرمەند بێ بۆ دەسەڵات و پێگەی ئەوان پێم وایە کە ئەتوانێت زەرریان پێ و ئەمەیەوە ئەکات ئەوان گرنگی بەو هونەرمەند بەو ناهونەرمەندانە بدەن کە پێگەی ئەوان بۆ بە شێوەیەکتر بۆ پێگەی خۆیان بەکاری دکتۆر مامۆستا گۆران بابەتی ڕوژان پێم باشە بیکەم بە پرسیار لە توی بکەم بەو پێی کە تقریبان هەم سیاسیشی و نزیکی سیاسیش نەبی نزیکی لە سیاسیەکانەوە پێت وایە بەڕاستی سیاسی ئێمە و دەسەڵاتی ئێمە ئەو ترسی بەرامبەر بە هونەری جددی هەبێت بۆیە هونەری هەزیل و ڕازیل ئەهێنێت عەرزەی 1000 مەتری پێیات خزمەتی گەورەیەکەوە پرەوی پێیا لەسەر شاشەکات پێت وایە ئەم ترس و هۆشیاری هەبێ لای سیاسی ئێمە دوور نییە دوور ینی بەرکەوتنی باسەکەم ینی دوور نییە ینی بە تایبەتیش کە ئەمان سەرمان ئەبات بۆ مۆزوعێکی تر کە قسەکردن بێ لەسەر گوتاریمانەوە و ئیشکردن لەسەر گوتاری پۆپۆلیستی کە ئێستا هەموو دنیای بە کوردستانی شەوەتەنیوە بەڕاستی ئەمان مۆزوعەکە یان یەگە بچێنەوە مۆزوعەوە لە مۆزوع ئەساسەکە ڕەنگە دوورکەوینەوە بەڵام بێگومان ینی دەسەڵاتی سیاسی لە هەموو شوێنێکە ئیش لەسەر لە هەرێم ئێمە لە هەرێم زۆر مەبەستمانە ئەخنا خۆی بێ هەنشتەیەتی بگەین بەڕاستی دەسەڵات ئەزانی دەسەڵاتەکانی دنیامووی لە یەکەچن ئەنە جیاوازیەیە ئەنی کەمتا زۆرە جیاوازیە بەڵام دەسەڵات سیستم زۆربەی زۆریان ینی وەکو یەکتریوان بەڕاستی بۆیە ئیش لەسەر گوتاریمانەوە کەن هەنێشیان بکوتم ئاستی جیاوازەیە
لە هەرێمی کوردستانیشە بێگومان کۆمەڵێک دەسەڵاتداران کۆمەڵێک ئامڕازە گرنە بەر بۆی کە بمێنەوە ڕزمیان ناوەکو کاک هەمساگۆران باسی کردیانی گرنگیدان بە گوتاری پۆپۆلیستی بە مەسلەی گوتاری دینی و بانخوازە دینیەکان ئێستا بڵین ئەوان سوۆشیال میدیا و میدیاوانیان هەمووی تەنیوە بۆچی چکە ینی ئیشکردن لە ناو مۆزوعانەیە ئاسانە بەسیتە تۆ هەر لە ناو کۆمەلگای خۆیان ئیشەکەیت و هەر بە ڕۆنی خۆی سمێڵی خۆی پێچەورەکەیتەوە هیچ ینی ئەمە هیچ هوەرێکی تیانە هیچ شارەزایی و ئازایەتیشی ناوێ زۆر دۆستانە تۆ توانی هەر بۆ ێش سابینی بۆ نمونە ئەوەی کە زۆر باوە ینی سە دینداری زۆر باوە لە ناو هەرێمی کوردستانەوەیە بۆ لە مەنتیقەکەشا بەڵام لە کاتێکە یەکێ لە پایاسەرەکەەکانی دینی ڕاستەقینە بریتە لە چی بریتە لە عەدالەتی کۆمەڵایەتی بریتە لە دژایەتیکردنی فەساد بەڵام بە ئەندازەی بەرەو پێشوونی دیاردەی دینداری لە هەرێمی کوردستانە ئەگەر ملاحەزە بکەی گەندەڵی و ناعەدالەتی کۆمەڵایەتی و فڕۆقی تەبەقی هەڵەقشێ بۆچی چکە ناو ئەو پشگیری ئەو دینسازانەشە زیاتر پشگیری لەو لایەنە لیان لەو ڕەوتە ئەکەن کە گرنگ کە شەرعیەتە دەن بەمانەوەی ئەوان بەڵێ دینی دەسەڵاتن دینی دەسەڵاتنەوەی کە پیانەوترێ ینی دین الحکام ینی وە هەمیشە شرعيته يعني تقديسي أو شيء كان كذا صلاة سياسية ولي أمر ورعية بانتشين ناو بس يعني أما موضوع عشتري بلامنا ربطي بكولتوري الشوهية للراسية كولتوري راستقينا وكولتوري راستقينا جوهري كولتور أستي هوشياري كومالجا أهنية السروا هنري راستقينا يعني إيش لسر برجستبوني قتاري نتوي راستقيناك بداخل ويستا قتاري شي نتوي مزيف لهريمي كردستان إيشكات كأما زور أسانتو بونمونا هرشيا كي بيكا بلام هرشيا كي بيكا يعني هرشيا شي أخلاقي بيكا بلام على ماشي كردستان بكبس سنتوا يعني لا بشت لا باك جراوند على ماشي كردستان ده بنهتر هشتكي بيكا يعني بس شيء يعني كاتك أستي يعني أم جملة بلام ببورة يعني هنري راستقينا وهنري جات أستي هو شياري خلق بات السروا اللي روتيه قال لو كا عيني مزيف وعيني راستقين لليك جات دس خوش به نتوجري راستقين ونتوجري مزيف دس خوش به دكتور جان ما مصاشيروان بوهم خيران وشيء كباس ما كده بوهم عاريشي كهي وبوهم تيروانينا باش يعني خرابيك بو أوان دصلات هي أنا بو بروجي كلتوري ئێمە ئەگەرسێکی هێشتا چالاکی کللتوریەکان بەردەوام من ڕاستە زۆر کەمیان کردووە بەڵام لە ناو شارێکی وەکو سلێمانی بەردەوام گەلەریەکانمان چالاکی پێشانگایتە بە کەمیش بێ کۆنسێرتەکرێت ساڵی شانۆیەکی بێ هەر ئەکرێت پێتوان نییە ئەم لایەنەی کە دەسەڵات بەو جۆرە کللتوری فەرامۆش کردووە تقریباً لە بیری بردووەتەوە کاریگەری هەبووە لەسەر دابەزینی کوالیتی و ئیشانە بۆ نمونە کاتێک یونسکۆ سلێمانیەکە بە شاری داهێنان وەکو شارێکی زیینووی بواری ئەدەبی ئەیناسێنێت ئەو ساڵی کە ئەم یونسکۆم دانپیانانەی کرد لەگەڵ ئێستا کوالیتیەکە زۆر هات بێتە خوار طبعا دائما كبجتي كولتور كم بيتوا چالاكي كم بيتوا كچالاكيش كم بو كاريگريه كار لسر اما بشتكي حتميه يعني بلام قياسي اويك اما اويك لقل كمي بجتيش هي حكومات چالاكي كولتوري زورا هيا نقبلم زورا قد زۆر نییە تا چالاکی کولتوری زۆر بێت ئەزناک پرۆژەکان زیاتر کەسیشن بەڵێ بەڵام ئاساییە لەبەر ئەوەی کە تۆمە باز لە شارێک ئەەکەین بەس حکومت نییە بەڵجێت سرفکە لە مەسەلەن حکومت بەشێکە لەو بەڵجێتە ڕێکخراوە ئەنتەرناشناڵەکان بەشێکن و کەسایەتیەکان بەشێکن و هەشە بە پرۆژەی خۆبەخشەکە ئەویش ئینڤستێکە تیایەکە بەڵام پارەکەی خۆیەتی یعنی کۆمەڵێک سەرچاوی پارە هەیە بۆ فەندی کولتوری کەم زیا ئەکات ئێمە ئاگاشمان لێ بێ ئێستا لەم ماوەی ئەخیرا فەندی ئەنتەرناشناڵ کەمی کردووە ئەویش زۆر ئێمە دایم ترکیزمان لەسەر حکوومەتە پارە سەرفەکە سەرفی ناکات بەڵام لەم ماوەی لەم ساڵانەی ڕابردووە فەندی ئەنتەرناشناڵ بۆ پرۆژەی کولتوری لە هەموو عێراقا کەمتر بووەتەوە لە جاران کەمتر بووەتەوە یان جۆرێک لە قۆڕخکاری هەیە ینی من هەنێ زانیاریم هەیە بۆ نمونە چۆن زۆر شت دابش کراوە بەسەر هەردوو زۆن و هەردوو حیزبی دەسەڵاتە لەناو ئەو فەندانی ئەو فەندانی کە لە بێجگە ئەوانی ترامپیش دکتۆر بۆ نمونە زۆر کنسوڵی بەشی چالاکی کللتوری هەیە
ئەو فەندەی کە تەرخانیەکەن بۆ چالاکیە کللتوریەکان زۆر ڕوونە ئەدرێ بە چ ڕێکرا و ڕێکخراویشی کللتوری هەم سلێمانی هەم لاولێر ینی لەشە چۆرێک لە خۆرەکاری ئەوەی کە نزیکن لە حزب دەسەڵاتدارەکانەوە ئەنتەرنەشناڵیش بە پاکی ئەم ئیشە ناکات مەسەڵەن ڕێکخراوە ئەنتەرناشناڵەکانیش پەیوەندی حیزبیان هەیە پەیوەندی دەسەڵاتیان هەیە و زۆربەی جار ئەو پارانە ئەچێ بۆ پرۆژەی یعنی ئەوە بابەتێکی کە ئەنتەرناشناڵەکان کە لێرە کولتورەکەن بە پاکی و بەهینی ئەیکەن ئەویش وانییە من زیاتر وەسم خۆرخکاریەکە بوجارێکتر تەنانەت لە فەندەکانی شەوانی کە لەبەرەوەی دایم فۆن پەیوەندی بە پەیوەندیەوە هەیە مەسن پەیوەندی لایەنێک ڕێکخراوێکی حیزبیەکان ئاگامان لێ بە زۆربەی مؤسسەکان لە ساڵنەوە زیاتری مؤسساتی حیزبین کە کولتورەکەن و ئەوان پەیوەندی ڕاستە خۆیان هەیە بە سەفارەتەکانەوە بە ڕێکخراوە ئەنتەرناشناڵەکانەوە و کە عیلاقاتیشە هەبێ فەندیش دەتوانی داواکەیت و فەندیش بەریت بۆ خۆت بەڵام عیلاقاتەکە هەر خودی حیزب بۆ دروستەکە بەڵێ بۆ کاتێک لە دەروی سیستەمەکەی ناتوانانی پێی بگەیت بەڵێ لەبەر ئەوەی ئەو بابەتی پێشتریش باس کرا کە ئایا ئەم پەیوەندی ڕۆشنبیر و هونەرمەند و حزب من هەستەکەم ترادیشنێکی کۆنتری هەیە لێرە لە عێراقا و زۆربەی ئەو وڵاتانەی کە لەسەر بنەمای شۆڕژگێڕی هاتوون چونکە لەسەر ئەو بنەمایی کە ئێمە شۆڕشێکی هەیە کۆمەلگا چاکات هەتا ئەم شۆڕشە ئەگات بە مەرامی خۆی بە ئامانجی خۆی هەموو کایەکانی کە وەکو کولتور بەشێکە لەو کایانە ئەبێ لە خزمەتی سیاسەتی شۆڕشەکە یابێت یعنی لە خزمەتی ئایدۆلۆگی سیاسەکە یابێت هەتا ئەگا بە مەرامی خۆی ئەم ترادیشنە لە عێراق تقریباً لە پەنجاکانەوە دەست پێ ئەکات پەیوەندی هونەرمەند و سیاست و حکومت یعنی ئەمە هینی ئێستای ئێمە نییە لە هەرێمی کوردستان وابزانین وەکو مامۆستاش باسی کرد پەیوەندی حکومت دائما کۆمەڵی هونەرمەندی خۆی هەیە گرنگی پێیا و ئەم ترادیشنێکی کۆنترە لە دەست خۆش بێت لە عێراق ئەگەر هاوڕێنەما هەر نیکن بە پرسیار شتێک بێ گفتوگوی لەسەرکەین یان ئەگەر قسەتانە بوو چینە سەر بابەتێکی تر بۆ نمونە لە کابینەی شەشەم من هەست بە هەنێک گۆڕانکاری لە سیاسەتی کللتوری حکومەتی هەرێمەکەم بۆ نمونە لەم کابینە ئەگەر بمانوێت باز لە سانسۆرکەین هەستەکەین بە شێوەیەکی زۆر سیستەماتیک سانسۆر هاتووەتە ناو پرۆژەی کللتوری و چاودێریەکی زۆر ورد و سڕ لەسەر پرۆژە هونەریەکان دروست بووە ئەمە یەک دوو مەسلەی تەنانەت پێدانی حەقی چاپی کتێب کە پێشتر زۆربەی هەر زۆری کتێبەکان گۆڤارەکان ڕۆژنامەکان کە بڵاوە کرانەوە تەنان پێویستیان بە مۆڵەت نەبوو هەر کەسێک هەر تیمێک ئازادانە لە چوارچێوەیەکی ئیتیکی ئالبەت من باسی لایەنە ئیتیکی و پرۆفیشناڵەکەکەم ئەیتوانی کارکات بەڵام ئێستا بە ڕێژەیەکی زۆر مەسەلەن کەناڵمانەیە ڕوبەڕووی سزا بێتەوە کەناڵمانەیە ڕوبەڕووی داخستنە بێتەوە کەناڵمانەیە ڕوبەڕووی هەڕەشە لێکردنە بێتەوە ئازادی ڕادەربڕین بە ڕێژێکی زۆری بینی ڕۆژنامەنووس بەڕاستی دەست بەسەرەکرێت ینی من پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان پاشەکشەیەکی کللتوری ترسناک کە بێدەنگیەکی گەورەشەیە بەرامبەری دروست بووە بەتایبەت لەم کابینا کە من هەستی پێکەم بەڕاستی با ڕاستگۆ بین بە کۆمەڵێک بۆ نمونە چەند کتێبە حەقی چاپی پێ نەدراوە ڕاگیراوە داوا کراوە کۆ بکرێتەوە تەنانەت لە ناو سۆشیال میدیا و لەو تۆڕە کۆمەڵایەتیانەی کە هەبوون جۆرێک لە جۆرەکان سانسۆر دروست بووە لە بەکارهێنان و ئەوە بەرامبەر بەم هەموو مەترسیانی کە دروستە بێت لە بواری کللتوری ئێمە بینین هیچ سەنگاوێکیش ننراوە بۆ نمونە ئێمە استراتیژێکی نیشتیمانیمانە تاوەکو بڵێن ئێمە بۆیە ئەم فیلمە سانسۆرەکەین ئێمە بۆیە ئەم کتێبە سانسۆرەکەین لەبەرەوەی کە دژی ئەم سیاسەتە کللتوری و نیشتیمانیە کە حکوومەتی هەرێم لە ڕێگەی پەرلەمانەوە ئەم پرۆژه یاسایی بۆ دەرکردووە هەتاوەکو لەسەری بڕات ئەم شانۆ ئەم فیلمە ئەم کتێبە دژی و سیاسەتی بۆ ئێمە ڕێگەی ناین ئەو کاتێ مانوت دەستان خۆش بێ لەبەرەوەی کە من لە پەرلەمانەوە ڕۆژ و پەرلەمانیش دەنگی خەڵکە نازەم بۆ جۆری کە هەیە هەز ناکەن بە جۆرێک لە جۆرەکان ئەم پاشەکشانش دروست بووە پرسیارەکەم ئەگەر این بێ من لەسەرەوە خۆی ڕاستێکی هەر ئەوەی کە تۆ ئەیڵی بەشێکی ئەوەیە کە من پێشتر ئاماژەم پێکرد و مامۆستایانی عزیزیش باسییان کرد کە ئەوەیە کە بەڕای من بەو دەرەجەیە ناهۆشیار نییە ئەم دەسەڵاتە بەرامبەر بە قووەتی کللتور بۆیە هەر ئەوێ بۆیە سانسۆری داناوەکو تۆ باسیەکەی بۆ سەر کتێب بە بڵاوکراوەکان یان بۆ سەر شانۆ بۆ سەر سینەما بۆ هەر کایەکی تری کللتوری ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەو ئەزاتی ئەگالەوەی کە ئەم کە هونەری جددی ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر کۆمەلگا و ئەتوانێت دەستکاری بیری خەڵک بکات ئەمە بەشێکی ئەوەیە بەڕاستی
لەلایەکی ترەوە تۆ سەیریکە لە هەموو ئەو دەسەڵاتانەیە خۆی ئەوەی کە تۆ ئاماژەی پێەکەیت نەبوونی سیاسەتی کللتوری نیشتیمانی یان لەبوونی سیاسەتێکی نیشتیمانی بە پێچەوانەوە لە کوردستان دژی ئەوەیە لە بەچی لە بەرەوەی کە ئەمە ئەوەی لێرە بەڕێواچەیە پاراستنی بەرژەوەندی حزب و کەسە لە کوردستان نەک بەرژەوەندی نیشتیمان چکە گەر ئەوە بواە ڕەنگەوە ئەوەی کە تۆڵی زۆر دەخیق دەرەچوو کە ئەو کاتا گەر ساسۆش برای ئەمە مندەوە لە بەرژەوەندی ئەم خاک و نیشتیمان و ئەوەیە ئەگەر هەنێک لەو شتانش سانسۆرکە بەڵام کێشەکە لەوەیە لێرە ئەگەر هەر شتێک کێشەی بۆ دەسەڵاتە حزبەکە یان هەنێ جاریش لەناو دەسەڵاتە حزبەکە دەسەڵاتی چەند کەسێک چەند بنەماڵەیە یان چەند شخصێک دروست بکات ئەوان بە کێشەی ئەبینن و تەعمیمەکەن بەسەر کێشە بۆ سەر کۆی نیشتیمان بۆ سەر کۆی خاک و گەل دکتۆرە قسەتە بوو لەسەر ئوستاس بۆی کە مۆزوعی بین ینی من بۆ خۆم تا ئێستا ینی هەستم ڕاستە ینی ئەم کابینەیە زیاتر ئەوێ مەرکەزی بێ و ئێوێ شتەکان زیاتر لە قاڵب بدات بەڵام بۆی کە مۆزوعی بین و قسەکان باڵین هەر لە خۆمانەوە نەکەین من بۆ خۆم تا ئێستا نەمزانیوە بۆ نمونە ئەم کابینەیە بڵاوکردنەوەی چ کتێبێکی قەدەغە کردووە بڵاوکردنەوەی دروستکردنی چ فیلم نامێ ناوی کتێب بێنم بەڵام ینی ئێمە چەند کتێبی یاداشتمان هەبوو کە ڕێ لە بڵاوکردنەوەی گیرە تواگەدار هەیە ینی هەیە من ئەوەی من پێم خۆش ناونیشانی کتێبێکە پێم بڵێ ڕوبەڕوو بمە تۆ کوشانۆکار و ڕنگا بەش بشێکان ئاگدار بن لەوە ئێمە لەو کوشانۆکار کوشانۆک و نمایشکە ینی وەکو نمایش ینی ئێمە گرفت بۆ نمایشەکەمان دروست بۆ بانیان کردوین بۆ ئاسایش وە ینی بۆی کە ڕوون بمیانی بانیان کردوین بۆ ئاسایش وە داوایان ئەمە کوشانۆکار بانگەکرێت بەوەی کە بۆ نمونە تۆ تەمە لە ئاسایشەوە بەحساب ئەو نیە مۆزوعانە ڕەهەندی ئەونی ئەمنی ئەوانیان هەیە بەس ڕاستیا بۆی من لەگەڵ تا ڕازگۆ بم ینی کەسێک بە منی نەوتوە تۆ نابێن میشە بکەیت وە میشاب و جۆرە بکەیت ڕەنگە ینی من ڕەنگە زین تۆ ڕەنگە من ڕەتی بۆشە بێ لە ڕاستیا من ڕێگای ئەمەم نەیاوە ینی ئەم زەمینەیەم نەخولخانەوە کە کەسێک بێت بۆ نابێت تۆ ئاواکەی تێگەی چۆنە بەڵام من لە ڕاستیا حەزم کرد ینی ڕەنگە وەختی بەرنامەکەمان زۆری نەما بێت حەزم کرد دۆزێک باسی دوسێشتی ئەساسی بکەمێک لەو مۆزوعانی کە مامۆستا شیروان ئاماژەی پێ کرد مەسەلەی لامەرکەزیەتی کولتوری ینی سلەیمانی بڕیار بدا بۆ خۆی هەولێر بۆ خۆی بڕیار بدا لە ڕاستی ئەمە کێشەیەکی بنیادیە ئەم مۆزوعانە هەمویان ڕەهەندی تری ئیداری و قانونی و سیاسیان هەیە کاتێک لە ڕاستیا ئێمە ئەتوانین وەکو سلەیمانی یاوەکو دۆگیان وەکو هەڵەبجە یاوەکو هەولێر خۆمان بڕیاری کولتوری و سیاسەتی نەک سیاسی کولتوری ینی چالاکی کولتوری بدەین چونکە سیاسی کولتوری مۆزوعێکی نیشتیمانی وێتەوەیە بەڕاستی کاتێک کە لامەرکەزیەت هەبێ لامەرکەزیەت بەمانە ڕاستەقینەکەی لە هەرێمی کوردستانە جێبەجێ بێ کە بەداخەوە دەسەڵات لە هەرێمی کوردستانە زۆر مەرکەزیە بۆچی معنی باشترین بەڵگە چیە لەسەر کە تۆشتە ئەنجومەنی محافەزەت نییە ئەوەی هەمووی هەڵەشاوەتەوە بڕیاری دادگای فیدرالی بەڵام پێشەوەشە نەتبوو بۆچی نەتبوو وایەکتر لە دەستکەوتەکانی کابینی شەشەم نەیبڕم بە ئەوەی کە هەر تەقریبا پەیوەندی بە تۆوە بۆ نمونە لە کابینەی تا کابینەی پێنجەمیش من وەکو شانۆکارێک کە هۆڵێکم وەرەگرت چالاکیەکی شانۆی تیا بکەم هۆڵەکەی من بوو بەڵام ئێسام نەبێ پارە بم بۆی هۆڵە وەرگرم ئەمە هەر ئەو مرکزیەتەیە کە باسێکی ئەمەش هەر بەشێکە لەو بالضبط ینی ئەمە هەوڵێکە بۆ کۆکردنەوەی پارە ئەمە ڕەتی بۆ وەزارەتی با بڵین بە جومەنی وەزیرانەوە هەیە کە ئەوە نیە ئیش لەسەر ئەمەش مۆزوعێکی ترەکەم ڕەتی بە مۆزوعەوە هەیە ینی ئەگە قسەکە تاواکەم ئەوەش بۆ باسەکەم ینی کاتێکە بۆ نمونە ئەنجومەنی محافەزەیەکی هەڵبژێراوتێ هەیە کاتێک ئەمەنجومەنی پارێزگایە مانای هەیە کە بتوانێت خاوەنی زیممەی مالی خۆی بێ کە بەداخەوە ئەنجومەنی محافەزە ئەمە خاوەنی دیارێک نەبووە کە ئەو خاوەنی پارە نییە کە محافەزە خاوەنی پارە نیە بۆیە لە ڕاستیان ناشتوانێت وەکو وتم هەمیشە پرۆژە بێت تەحویل بێ بۆ پارە بۆ بودجە اینجا تۆ توانی بکەی بە چالاکی ئەجینا من تا بەیانی بۆ منە پرۆژەی باشمە بێت ئەفکاری باشمە بێ پرۆژە تەقدیم کەم بەڵام کاڕاتە وەزارەت ئەکوژێتەوە کاڕاتە ئەنجومەنی وەزیران حسابی بۆ ناکەن هیچ قیمەتێکی نییە بەڵام من نەگەر لە ئەنجومەن لە سلەیمانیا بۆ نمونە خاوەنی میزانێکی تایبەت بەخۆم و کاتا توانم ئینەوە بکەم یەک مۆزوعی ترمەوە گرنگە ڕەنگە ینی ترەمە ئاخیر قسەی من بێ ینی لە بەرنامەکەی پێم وایە کات نەماوە یەک مۆزوعی زۆر گرنگە بەڵام وێ ڕای هەموو ئەمانەش لە ڕاستیە من بۆ خۆم باوەڕم بە ڕەشببینی نییە و باوەڕم بە ڕابرد و پەرستیش نییە پێم وابێ لە هەشتاکان و هەفتاکان و نەوەتەکانە چالاکی هوەری و ئەدەبی و ڕۆشنبیری لە ئێستا زۆرتر بێم قسەی لە ڕاستیە لە ڕووی علمیەوە ڕاست نییە ینی بۆ نمونە هەرەوەی کە مامۆستا گۆران ئاماژەی پێکرد ینی لە هەشتاکانە بۆ نمونە پەیمانگای هونەرە جوانەکان ساڵانە 300
کە لەبەی وەرگرتووە بەڵام 15 وەرەگرێ ئەبێ ئاگاو لە بەتنیسبە و تەناسب ئاگاو لەوە بێ لە هەشتاکانە لە سلەیمانیا بەس مەعهەدی فنون جەمیلە هەبووە بەڕاستی بەڵام تۆ ئێستا چەند جامیعەت هەیە یەک دنیا قسامی جۆرا و جۆر هەیە بۆیە ئەو 3 ساڵ تا بەش بوون بەسەر یەک دنیا کۆلێژ و بەش و شتی جۆرا و جۆرە بووە بێ ئەگەمە لەو مۆزوعانە بێ ئەمە یەکەم دووەم لە ڕاستیە وێڕای هەموو ئەمانەش وێڕای هەموو ڕەخنە و گلەی و ئەوانەش هەمانە هێشتاش بە تایبەتی ئێمە باسی سلەیمانیەکەین چالاکی ئەدەبی چالاکی ڕۆشنبیری چالاکی هونەری ئاستێکی زۆر باشی هەیە بەڵام بێگومان لە زۆر باشیمانی لە ئاسی تموحیەمەیانە بەڵام باشە بێگومان بۆچی باشە بەشێکی زۆری لە ڕاستیا پەیوەندی بە زیندوی شارەگەوە هەیە بەشێکی پەیوەندی بۆ علااقاتانە هەیە کە ئێمە هەمانە لەگەڵ سنتەرە ڕۆشنبیریەکانە لەگەڵ قونسوڵخانەکانە لەگەڵ ڕێکخراوەکانە بە شێوەیەکی گشتی لەگەڵ ناوەندە ڕۆشنبیری و ئەدەبیەکە توانیمانە کەم تا زۆر کارە و چالاکی باش بکەین ئەمە بەڕاستیا بە شایەتی و کۆڵی دۆست و نادۆستیش چالاکی زۆر باشەیە بەڵام بێگومان لە ئاسی تموحیەمەیانە لە ئاستی ئەو چاوەڕوانیانە کە ئێمە هەمانە و یەکێک لە کێشەکانی بەڕاستی کەمی چالاکی ڕۆشنبیری یان با بڵین ئەوەی کە لە ئاستی تموحی ئێمەیانە بێ مەسەلەکە ڕەبتی بۆ هەیە کە سلەیمانی لە ناو ململانێ سیاسیەکانە ئەبێنرێ کە من پێم وایە بۆ کایی کللتوری ئەبێ سلەیمانی دەربێنرێ لە ململانە سیاسی حیزب بێمانە و بێتامەکان بۆچی چکە گرنگیدان بە کایی کللتوری گرنگیدان نییە بە شارێک بەڵکو گرنگیدارە بەنەتەوەیەک بە نیشتیمانێک کە بەداخەوە یعنی من نەزانم بەتایبەتی لەم کابینەیە کەم تا زۆرە و جیاوازیە هەیە دەستخۆش کاکتووە مامۆستا شیروان ئەگەر ئەو چالاکیانە ببەسینەوە بە ڕۆڵی حکوومەتەوە لە دابینکردنی فەند و بودجە بۆ چالاکی کللتوری یعنی بۆ نمونە من ئەگەر کۆمەڵە داتا بخوێنمەوە لە وڵاتەکان چۆن حکوومەتەکان چەند فەندیکاری کللتوریەکەن بۆ نمونە تەنها لە یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2023 بە تەنها دەوڵەتەکانیان خەرجیەکەیان 81 ملیار و 100 ملیۆن دلار بووە وڵاتێکی وەک ئەڵمانیا لە ساڵی 2025 2 ملیار پوین 25 ملیۆن 250 ملیۆن دلاری تەرخان کردووە بۆ بواری چالاکی کللتوری بۆ نمونە لە شارێکی وەکو نیویۆرکە ئەو دەسەڵاتی شارەکانمان باس کرد کە تەنها وەکو شارەوانی بۆ 2026 299 ملیۆن و پوین 6 ملیۆن دلار تەرخان کراوە بۆ چالاکی کللتوری لە بواری کللتورا کەمە بەس دەوڵەتەکان بێجگەوەی کە ڕێکخراوە ناحکمی بێجگەوەی کە ڕێکخراوە خێرخوازیەکان بێجگە و فەندانەی کە لەلایەن دەوڵەتانی ترەوە وەکو پرۆسەیەکی کللتوری بەکارێنێ بۆ نمونە نەرویزە چێت لە ئەڵمانیا چالاکیەک کە ئەڵمانیا چێت لە فەڕەنسا ئەو فستیڤاڵانەی پشتیوانیەکەکەن پارێکی زۆر لەلایەن دەسەڵاتەکانەوە ساڵانە بۆ کللتور تەرخانەکرێ زۆر زار لێرە باز لەوە کریان گوێمان لەوە بێت کە ئیشی حکوومەتە بێت پارە بۆ ئیشی هونەری تەرخان بکات هونەرمەند خۆی ئەبێت خۆی پرۆژە دروستکە و لەسەر پرۆژەکەی بژی پێم خۆشە باسێکی ئەمە بۆ بکەم وردەکاریە وەڵام زۆر لەگەڵ ئەوانی هونەرمەند خۆی ئەبێت بیکە بەشێکی بچووکە ئەوە هونەرمەند خۆی ئەبێت داهێنەر بێ هونەرمەند خۆی ئەبێت پرۆژەی باش تەقدیم کات بیر لە پرۆژە هونەرێکی بکاتەوە بەس ئەوەی کە ئەڵێن ئایا حکوومەت لە سەرەتی فەندی کولتورکە بەڵێ ئەبێ لە سەرەتی واجبە لەسەری چونکە هونەر کولتور بەشێکی ئەساسیە لە بنیادی کۆمەڵایەتی ناسنامەی نەتەوەی و ئابووریش باسمان کرد ئێمە کە باسی ئەوروپا یا وڵاتە عالەمەکانەکەین ئەو وڵاتانی پێشکەوتون و پارە سەرفەکەن لە کولتورە ئاگاشمان لێبێ سیستەمی سەرمایەداری ئەو فەندە ناکە ئەگەر بۆی نێتەوە بە قازانج ئێستا تۆ باسی ئەڵمانیا کرد 2 ملیار سەرفەکە بەس لە وڵایەکی کە 100 ملیاردی قازانجی هەیە ساڵانە یعنی ئەم بازاڕە بەچی دروستە بێ ئەم بازاڕە پرۆسە بەچی دروستە بێ ئەم بازاڕ هەر دەوڵەت ڕۆڵی نییە لە دروستکردنی بازاڕەکە طبعا دەوڵەت ڕۆڵی هەیە لە ڤیژن لە استراتیجی و لە پەیوەندی دروستکردنی کولتور لەگەڵ بەشەکانی کەیە کولتور کایەکی داپچڕێنراو نییە لە کایە سیاسی و اقتصادی و ژینگەی و ئەمانە یعنی ئەوان کە باس کە استراتیجی کولتوری دائەنێن پەیوەندیەکی زۆر هینە وەکو چۆنەڵێ جاڵۆکەیە لە ناو هەموو کایەکانی کەیە کە مەسەن پەیوەندی کولتور لەگەڵ بحوسات بەحسی جامیعی لەگەڵ پەروەردە لەگەڵ تەکنەلۆژیای تازە ئایتی ئێستا ئیمساڵ لە ئەڵمانیا لە بواری
زیرێکی دەستکرد و تەکنەلۆژیای تازە ئەوان دواکەوتون لە چاو وڵاتەکانی کە فەندێکی ئیمساڵ کە لە هەموو عالەما فەندی کولتور و بەحوساتی جامعە مەسەن لە ئەمریکا کە زۆر کەمیان کردەوە ئەوان بەعکسەوە زیایان کرد چونکە هەستەکەن دواکەوتون لەوەیە لەو مەجاڵانەیە یعنی دائما کولتور پرسیارێکی ئابووریشی لەگەڵایە مثلەن بۆ ئەوان چەند قازانج هێنێتەوە مثلەن ئۆکەی ینی یەکێ لە کێشە گەورەکانی هونەرمەند و نووسەر و متەرجیم ئێمە لە ڕاستیا پەیوەندی بە کەمی بەردەنگەوە هەیە کەمی متەلەقیەوە هەیە تۆم لە حەزب کە هونەرمەندێکی فارس کە سینەمایەکە کا فیلمەیەەکە کتێبە چاپەکە لانی کەم هەل لە ئێران 8 ملیۆن فارسی زانێ هەل لە ناو بەڵام تۆ لە کوردستانی باشوورە کتێبە چاپەکەی بۆ نمونە متەلەقیەکانت ئەگەر هەموو بەبادینانیشەوە حسابێکین کە کتێبی ئەمەمانە بخوێنەوە بۆ نمونە 5-6 ملیۆن کەس هەیە لێرەوە لە ڕاستیا ینی هونەرمەندی ئێمە کاتێککە ناتوانێت خۆی بژێنێ و باش بژی پەیوەندی بەوە نیە کە ئاستی هونەرەکەی نزمە بەڵکو پەیوەندی بەوە هەیە کە بەردەنگی کەمە مخاتەبی کەمە لێرەوەی لە ڕاستیا دۆخی دارایی هونەرمەند هەمیشە خراپە نووسەر هەمیشە خراپە بۆیە ئەبێت حکوومەت مداخەلە بکە لە پێناو چییە لە پێناو بەرزکردنەوەی ئاستی هونەریە لەبەر چی لەبەرەوەی کە ئەگەر هونەرمەند دۆخی باشنە بۆ کاتە ناچارە پەنا بێتە بەر هونەرێکی ڕەزیل هونەرێکی ئاسنزم چکەوە بازاڕیە لە سەرتاوە باسی مەسەری پۆپۆلیستیمان کرد لێرەوەی لە ڕاستیا هەنێجار مداخەلەکردنی بازار و کەرتی تایبەت لە ناو هونەرە چەندێکی جابیە و دەشت سلبیە ئەبێ ئەگەمان لەم مەسەلەیە بێ خاڵبان هەر لەسەر ئەوە یەک شت بڵێم بۆ نمونە من زۆر بەتەواتی باوەڕم بەوە هەیە کە تۆ تەنها بەکارهێنەر نەبی بەڵکو شتێک کە بەکاری هێنی ئەنجامێکی بێ عنی بازنەیە سوورێکمان هەبێت کە تیا هەم بەرەم هێنان هەم ئەنجامیشمان هەبێ ینی بۆ نمونە کاتێک پارێک بۆ پرۆژێکی ونەری تەرخانەکەی ئەم پارە بەدەست بێنیتەوە بۆی کە دەوڵەت ئەگەر ئەمساڵ ملیۆنی دۆلار تەرخانەکە ساڵێک تر بتوانێت ملیۆنێک و 200,000 تەرخانکە بۆ لە بروی کە 100,000 خێری لێکردو ساڵی پێشەوە بەڵام پرسیارەکەی من بەڕاستی ئەوەیە ئەگەر سیر بکەین ئێمە ئەگەر هەر ئەم 6 ساڵە بە نمونە وەرگرم ینی قسەکەمان لەسەر 6 ساڵی بۆ نەجەق لە سەرەوەکەمەوە ئێمە لە ناوم ڕێژەکەمەی کە باسمان کرد 6 ملیۆن کەسی لە ناو ئەوەی کە هیچ پارێک نایەتەوە بەڵام سیرکەن چەند لیوامان دروست کردووە چەند هێسی چەکدارمان دروست کردووە چەند میلیشیامان هەیە چەند عشرەتەکانمان چەکدار کراون کە ڕۆژانەی ئێم پارە خۆ هەر ئەم پارەیە ئەڕوا سەرفەکرێت ئێمە یعنی بۆ من پرسیارە بەڕاستی لە ماوە کۆمەڵە دۆخی ئەمنی ڕوویا لە ئاسی هەرێم بۆ من پرسیارەکە یەکسەرەوە بوو ئەو چەکانی کە بەرامبەر حکومەت بەرامبەر فەرمانگەیەکی حکومەت دەستگایکی حکومەت بەکاراتەوە بەڕاستی هەرەو چەکانن کە حکومەت دابینی کردووە خۆ لە بازاڕی ڕەشەوە نەهاتوون ئەم چەکانە ئەگەر بدرا بە هێزی نەرم بدرا بە سۆفت پاوەر لە بواری کللتوریە ئێمە نەمانەتوانی بۆ نمونە هەم هێزە سەربازەکانمان بە شێوکی باشتر و تۆکمەتر پەروەەر دەکەین هەم کللتورەکەشمان بەیەزر بێ و هەم وەشیارینەتەوەیشمان بەرسر بێتەوە بۆچی دەسەڵاتی ئێمە ئامادەیە بەبێوی کە هیچی دەستکەوێتەوە ئەسان هەنێ جار مەترسی لەسەر دروستەکات ئەم هەموو لە بواری سەربازی و چەک و تەقەمەنیا سەرفەکات وەکوتمان خۆمە تا ئێستا پرۆسەیەکی نیشتیمانیمان نییە بڵێ بۆ نسپایەکمانی ئەچێتە ناو سوپاکەوە ئەوەی بینین لە دەست عشرەتایە لە دەست خێڵایە یەکێک لە ینی ئەوەی کە تۆ ئەیڵی ینی لە وەڵامێکی هەرە سادە و ئاسانیە ئەوەیە کە ئەمە کە ئەوان ئەتوانن دەسەڵاتی خۆیانی پێ بپارێزن بە دروستکردنی بە چەک پێدان بە عشیرەتەکان و بە دروستکردنی فەوج و لیوای تایبەت و نازانم عسکەری و ئەوانە بەمە زیاتر ئەتوانن خۆیان بهێڵنەوە بمێننەوە بەڵام هیچ کاتێک بڕۆیان بۆ نەبووە کە ئەوان بەهۆی بوونی سیاسەتێکی کللتوری تەندروستەوە و بەهۆی بوونی هوەرێکی ڕەسەنەوە بتوان بمێنەوە هەر لەبەرەوەشە پشگیری لە هوەری ناوەڵی من لەسەر ئەوە یەک مچونیکەم هەیە من ئەمەیکم بە کۆتاشت کاک دکتۆر مامۆستا شیروان بەرامبەر بۆ شتێکەوتم ئێمە هێزێکی چەکدارمانەیە لە قەندیل چەکەکانیان سووتان باشە بۆچی لەبەروکە پیان وایە ئێستا سەردەمی هێزی کللتوری هێزی نەرمەکە ئەبێ بچن لە ناو شارە لە ڕێگەی خەباتی مەتەنیەوە ئیشکەن یعنی هێزێک تەیە کە ئەتوانێت 40 ساڵە 50 ساڵە خەباتەکەوە دەسەڵاتێکی زۆری هەیە ئێستا دەستبەرداری لایەنە عسکەریەکەی بێت پشت بە کللتورە بەسێ بۆ ئێمە چەند ساڵە حکومەت لەنەوەیەکەوە تا ئێستا حکومەت هێرێمانەیە کە ئەوە بەرەو کۆمەڵگەیەکی مەدەنی بڕۆین ئەمانە هەمووی بەڕاستی پرسیاری کللتورین یعنی پرسیارێکە ئەکرێ وەڵامەکەیەوە بێ ئێمە شەر نییە دەسەڵاتی پێوە بەهێزی چەکدارەی پارێزی ڕێک مەسەلەکە پەیوەندی بە ڤیژنەوە هەیە تەفگەری ئازادی لە باکووری کوردستان خاوەنی ڤیژنێکی ڕەسەن و قوڵ و بەرفراوانە خەڵک بە هەڵەت تێگەیشتۆ ئێمە بە هەڵەت تێگەیشتین پێمان وایە تەفگەری ئازادی لە باکووری کوردستان تەفگەرێکی چەکداریە هەر لە سەرەتای دروستبوونیەوە هەر لە سەرەتای دروست نەک ئێستا
هەر لە سەرای دروستبوونی شێوە لە ڕاستیا تەفگەرێکی چەکداری نەبووە، ینی چەکداری کایی چەکداری تیاتوانە بڵێم لە سەعات 15 بووە، ئەوان بە تەنیشت ئەوەوە یەک دنیا ئیش و کاری تریان کردووە، کاری سیاسی، کاری کللتوری، کاری دیبلۆماسی، کاری جڤاتی، یان یەک نەویشیان کردووە بۆیە ینی ئەوەی کە دوێنێ ڕوویدا ینی لە ڕاستیا وەکوتم ینی ڕنگانەوە و تەرجەمەی ئەو ڤیژنەیە کە پێشوەخترە ناوم تەفگەرەیە هەیە. هەر لێرە شەوەیە لە ڕاستیا ینی ئەوان کاتێکە واز لەم مەسلەیە ئەهێنن مانایەکی ڕەمزی پێبەخشن مانایەوە نیە کەیتر ڕوبەڕووی نوسکۆ بوونێتەوە و وازیان لە هەموو شتێکێنەوە پێچەوانەوە من پێم وایە تا ئێستا ینی ئێستا ئیتر ئیشی ڕاستەقینی ئەوان دەست پێ بکات بۆ بەڵگەی ئەمەش کە ئەوان حیزبێکی ینی لایانی چەکداری تایە مۆزوعێکی سانەویە بۆ ئاگاداری دەمە یەکەمین جار نییە کە تەفگەری ئازادی لە باکووری کوردستانە داوای ئاشتی و چەکدانان و زۆرشتانەکە بەس ئەمە یەکەمین جارە کە حکوومەتی تورکیا ڕازی بێ بە ئاشتی ئەگینا پێشترەوە ڕازی نەبوون نەچینە سەرەوە قسەکەی من لەسەرەوە بوو ناتوانانی دروستیکەین وە کاریگەریمان هەبێ لەوەی کە ئێستا و ئاڵنکاری و کێشانی کە ڕوبەڕووی بەڕاستی هەم دەسەڵات هەم کۆمەڵگەی کوردیە بێتەوە لە ڕێی کللتورە و ڕێگریمان لێ بکردە بۆ یعنی بۆ منە دەسەڵاتداری ئەمە بۆ ناتوانێن ڤیژنە بۆ خۆی دروستکات بۆ ناتوانێت بەر ئەم واقعە بکەوێ بەڕاستی ئاگامان لێ بێت ئێمە کە باسی پەیوەندی ئەم وڵاتانە ئەکەین کە لەسەر بنەمایەکی عسکەریە ئەمە ئەبێ هەرێمی کوردستان نییە بەتەنیا یعنی ئێستا نازم لە ساڵ 50 چەنە بەڵجەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی ناوخۆ عسکەری سەرفەکرێت بەڵام ئەمە لە وڵاتەکانی کەش وایە مەسەلەن دائیمەن ئێستا لە عالەمە ئەوروپا هەمووی بەڵجەتی وەزارەتی هینی عسکەریان زیاد کردەوە ئەمریکا زیای ئەکاتەوە یعنی نەزمێکی عالەمیشێ ئاگامان لێ بێ کە دائیمەن عسکەری یعنی دائیمەن بەڵجەتی گەورەتریان بۆ تەرخان کردووە و گرنگیان زیاتر پیاوە لە کولتورە وڵاتی عێراق چەند ساڵێکە هەر لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە گەورەترین بەڵجەت بۆ عسکەر و بۆ وەزارەتی ناوخۆیەوە مەسەن ئێستا ئەوەی کە باست کرد بودجەی وەزارەتی بەرگری و لایەنە سەربازەکان زیایی کردووە لە هەموو دنیا بۆ منە بۆ ساڵی 2026 ناتۆ یانی کێتی ئەوروپا باز لەوە کات چۆن بودجەکان بەنە سەرەوە بۆەوەی کە بتوان بەیەسر بن بەڵام لە بەرامبەر بەوە هەفتەی پێشوو وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی بەریتانیا 300 ملیۆن دلاری بە تەنها تەرخان کرد بۆ پرۆژەی گەشەی شاشە پرۆژەکە ناوی ئەوەیە وەزیری ڕۆشنبیری حکوومەتەکە ئاڵێ ئێمە ئەمانەوێت بەریتانیا بکەین بە یەکێک لە زلهێزەکانی دنیا لە بواری کللتور و لە بواری سینەما و شاشە لە بەرامبەر بەوە شەهاتوو بودجەی کللتورەکەی زیاکات یعنی نەهاتوە لە بودجەکەی سەرچڵێ زۆر بەناوبانگە کە لە کاتی جەنگی جیهانی دووەما پێڵێن بۆ بودجەی مەسەلەن ئەڵەن تووشی قیران بوون ئەڵەن با بودجەی کللتور ببڕین بیخینە سەر سەربازی ئەڵێ منم شەڕە بۆ یەکم بۆی کللتورەکەم پارێزم بەهێزی بەس بۆ کەشەی شاشە بۆ ساڵ من یەکشت بڵێن لەسەرەوەی کە تۆی لێ مامۆستا دێری هەر بەریتانیا بۆ نمونە ئەوان لەبەرەوەی کللتور بۆیان پرۆژەیەکی نیشتیمانیە بۆ نمونە ئەگەر نەک هەر بۆ ناوخۆی بەریتانیا کاکتۆر لە دەرەوەی بەریتانیاش ئەگەر بۆ نمونە کەسێک دەخەکانی شکسپیر بکە بە نمایش ئەوان هاوکاری بن فەم دێدن لە نەرویج بۆ نمونە ئەگەر ئەپسن لە وڵاتێکی تریژ لە ئەڵمانیاش بکرێ بە نمایش ئەوان هەر هاوکاریەکەن لەبەرەوە ئەوە ینی ئەوە پەیوەندی بەو نیشتیمانسازیەوە هەیە زۆر هەیە بیکەینەوە بابەتەکە زۆر قسە هەڵەگرێت بەڵام کاتەکەی ئێمە سنووردارە و تەواوە بێت کاتەکەشمان هەر تاو بوو بە ڕاستی من زۆر خۆشحاڵ بووم بە و گفتوگۆ لەگەڵەوە پێمایە پرسی زۆر جدی و باشمان باس کرد یوادارم جێی خۆی بگرێەوە میشە من هیوان بەوەیە پێچوانەی دوکەوتی ڕژبین نەبین ئێمە ڕژبین نین زۆر گەشتبینین بۆی ئەم قساناکەین لە پێناوی کە باشتر بێ بۆی کە بتوانین زیاتر لە بواری کللتوری بڕۆینە پێشەوە زیاتر نازنامەی نەتەوەیمان بەهێزکەین و توانای خۆ ناساندن و خۆ دەرخستنمانە بێت لە ئەم ڕۆی دنیا سواز بۆ ئامادەبوونتان خۆشحاڵ بووم بۆی کە گفتوگۆمان کرد لەگەڵتان خواتان لەگەڵ بە خۆشیتان سپێرم